خواردن چی بۆ دروستەکەی؟ من والله بابلين تا استا بابلين سيروج اما بيكوين يعني ليك جاك سقف كان شيء قط تيجي يكتيمان بيني وبابلين هاتو شما كردوان ما خردو بيك ولا دروا بس وكو مال جابي لقال ما تعيس النبوة جوازي تمن چند سنة جوازي تمن مان 10 صالة أو 10 صالة من قولتها کاردانەوەکان لەسەرەوە بوو ئەوەت هاوتەمەن یەکن و هاوسەرگیرییان کردووە وەنونە چ خاتوونەکە چ پیاوەکە نەچوون لەگەڵ تەمەنێکی زۆر مناڵترە هاوسەرگیری بکەن ئێوە پێتان چۆن بوو کۆمنتانە گوێ بگرە من قەت لەگەڵ هاوسەرگیری ئەوەیە نیم زۆر کەس با بڵێن هاتۆتە خواز بێنیم کە مناڵتر بوون لە تەمەنی 35 با بڵێن لە 30 تا 35 چل من خۆمیشی بووە نەبووم کە لە تیکتۆکە دژی ئەو ئافرەتانە بووم کە شوکەن زەواجکەن لە کوڕ لە خۆیان مناڵتر من لەگەڵ ئەوەیە نەبووم قەت ئەگە شوم کردایە بە گەنج زۆرم کرد بەس نەمتوانیوە لەبەر دایمەن ئەوەی کە من بەدڵ بیر ناکەمەوە بە عەقڵم بیرەکەمەوە کەسێ بێ کە لەگەڵ ما گونجێ کەسێ بێ کە بزانێ ژولیا حەزی لە چییە باشە لەگەڵ ما دابەشیکە ئەو خۆشیانی ژیان تێگەی کەسی بێ کە کامڵ بێ لە ژیانما من ئەوم بیستووە بە دوای عەقڵی کەسەکە هەگەڕاوم بە دوای شتی کە نەگەڕاوم